سیناریۆ چاوەڕوانکراوەکانی ناوچەکە چی دەبن ئەگەر هێرشی ئەمریکا بۆ سەر ژێرخانی وزەی ئێران ئەنجامدرا؟ هەرچەندە لە دوێنێوە بۆ ماوەی 5 ڕۆژ هێرشەکەی ئەمریکا بۆ سەر ئێران دواخراوە، گوایە خواستێک هەیە لە ڕێگەی دانیشتن و گفتوگۆ بگەنە ڕێکەوتنێک و کۆتایی بە جەنگەکە بهێنرێت. بەڵام لە ئەگەری شکستهێنانی گەیشتن بە ڕێکەوتن و ئەنجامدانی هێرشەکە سیناریۆی چاوەڕوانکراو دێنە پێشەوە، چونکە ئێرانیش گەر هێرشی بکرێتە سەر وڵاتێکی دەست و پێسپی نابێت و کاردانەوەی بۆ هێرشەکە ئەبێت. هەروەک چۆن لە ماوەی 25 ڕۆژی ڕابردووی جەنگەکە کاردانەوەکانی ئێرانمان بینیوە. ئەوەی دیار و ئاشکرایە ئامانجی هێرشەکەی ئەمریکا بۆ سەر ژێرخانی وزەی ئێران دەبێت. لە بەرامبەریشدا ئێران بە هەمان شێوە وتوویەتی لێدان لە ژێرخانی وزەم یەکسانە بە لێدان لە ژێرخانی وزەتان، واتە لێدان لە ژێرخانی وزەی وڵاتانی ناوچەکە کە هاوڕێ و هاوپەیمانی ئەمریکان. پێش هەموو شتێک حەزەکەم زانیاری ئەوەتان بدەمێ کە وزەی کارەبای ئێران لە یەک سەرچاوە بەرهەمهێنانی نییە، بەڵکو 94 دامەزراوەی وزە هەیە کە کارەبا لە سەرچاوەکانی با وزەی خۆر، سوتەمەنی، ڕق و هەروەها کەهرۆئاوی بەرهەم دەهێنن. چەند وێزگەیەک کار لەسەر بەرهەمهێنانی کارەبا لە ئێران ئەکەن، بەڵام 3 وێزگەیان لە هەرە گرنگەکانن. یەکەمیان وێزگەی دەماوەند لە تارانە لە 12یەکە پێکاتوە بە گاز کار ئەکات 2868 مێگاوات کارەبا بەرهەم ئەهێنێت. دووەم وێزگەی کرمان کەوتۆتە باشووری ڕۆژهەڵاتی ئێران و لە 8یەکە پێکاتوە و ئەویش بە گاز کار ئەکات 1912 مێگاوات کارەبا بەرهەم ئەهێنێت. سێمیان وێزگەی ڕامین لە ئەهوازە، ئەویش لە 8یەکە پێکاتوە بەڵام بە گازی سروشتی و گازوایل کارەکات 1903 مێگاوایت کارەبا بەرهەم ئەهێنێت. عەباس عەلیبادی وەزیری وزەی ئێران لە وەڵامی هەڕەشەکەی سەرۆکی ئەمریکاوتی ئەمریکا بە هەڵە تێگەیشتووە، وای زانیوە بەرهەمهێنانی کارەبامان لە یەک سەرچاوەیە، بۆیە ئەگەر بشکرێتە ئامانج بە هیچ شێوەیەک کێشەی کارەبا لە ئێران بەو شێوەیە دروست نابێت کە سەرۆکی ئەمریکا باسی کردووە. جا بابزانین ئەگەر لە ماوەی ئەو 5 ڕۆژە هیچ شتێک بۆ ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران سەوز نەبوو، ئەمریکا هێرشەکەی ئەنجامدا، با بزانین لێکەوتە نێودەوڵەتی و ناوچەیەکان لە بەرامبەر کاردانەوەکانی ئێراندا بۆ سەر وڵاتەکانی ناوچەکە چی دەبن. با یەکەم جار ڕوو بکەینە وڵاتی قەتەر کە مەودای ئاسمانی نێوانی لەگەڵ ئێراندا لە نێوان 1150 تاکو 1157 کیلۆمەترە و زۆر بە ئاسانی موشەکەکانی دەگاتێ. لە قەتەر دامەزراوەکانی وزەی ڕەسلفان دەبنە ئامانجێکی استراتیژی ڕاستەوخۆ، چونکە کۆمپانیای ئیکسۆن مۆبیلی ئەمریکی پشتی 125 لەو پرۆژە هاوبەشەدا هەیە. دووەم ئامانج وڵاتی سعودیا ئەبێت کە مەودای ئاسمانی نێوانیان لەگەڵ قەتەر کەمترە و لە 1300 تاوەکو 1310 کیلۆمەترە، واتە ئەوەندا لە ئێران دوورە. لە وڵاتە پاڵاوگەی ڕەس تەنورە و چێلگەی نەوتی شەیبە دەکرێنە ئامان، چونکە ئەو دامەزراوانەی وزا وەکو هاوبەش پەیوەندیان بە کۆمپانیای بلاک ڕۆکی ئەمریکی هەیە کە 149 پشتی کۆمپانیاکانی گواستنەوەی بۆڕیەکانی هەیە. سێم ئامانجی ئێران وڵاتی ئیمارات ئەبێت کە نزیکترین خاڵی سنووری نێوانیان لە کەنداوی عەرەبی لە نێوان 54 تاکو 95 کیلۆمەترە. لەوێش دامەزراوەکانی کۆمپانیای ئادنۆک دەکرێنە ئامان، چونکە ئەویش هاوپەیمانی کۆمپانیای بلاک ڕۆکی ئەمریکی و پشتی 140 تێدا هەیە. دیارە وڵاتی ئیسرائیلیش ئامانجێکی بەردەوامی ئێرانە، لەبێ کەرتی و زەو گازی ئیسرائیل لە چێلگەی لیڤیەتان ڕوبەڕووی کاردانەوەی ئێران دەبنێەوە. کۆمپانیای شیڤرۆنی ئەمریکیش هاوبەشێکی سەرەکیەتی و مابێکی شە بەهۆی جەنگ و هەڕەشە ئەمنیەکانەوە بارینە ئاسایی ڕاگەیاندووە. جا بە ئەوەشتان پێ بڵێم لە ئەنجامی ئەو کاردانەوە چاوەڕوانکراوانەی ئێران قەیرانی ئاو دروست دەبێت، بە تایبەتیش لە وێزگەکانی شیرینکردنی ئاوی دەریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمەش بە پلەی یەکەم وا دەکات شارە گەورەکانی وەک مەنامە لە بەحرێن و وڵاتی کوێت ڕوبەڕووی نەمانی ئاوی خواردنەوە ببنەوە. وەنەبی ئەم ڕووداوە چاوەڕوانکراوانە کاریگەری لەسەر ئابووری جیهاندانەنێن، بە تایبەتیش بۆ سەرکەرتی نەوت کە لە چەند ڕۆژی ڕابردووی جەنگەکەدا نرخی هەر بەرمیلێک سەروی $100 تێپەڕاند. بۆ یاگەرە و پێش هاتەنە لە ناوچەکە دروست بن، گومانی تێدانیە نرخی نەوت بەرزبوونەوەیەکی شێتانە بەخۆ ئەبینێت تا ڕادەی ئەوەی نرخی هەر بەرمیلێک بگاتە $200.
جالێرەدا پرسیاری جەوهەری بۆ ئەم کاردانەوە چاوەڕوانکراوانەی ئێران ئەوەیە بڵێ ئەمریکا کارێکی وەها شێتانە بکات کە هەم وڵاتانی ناوچەکە بکاتە قوربانی و هەمیش بەرژەوەندیەکانی خۆی ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون بکاتەوە پێگومان دوای 5 ڕۆژەکە ئەگەر ئەمریکا هێرشەکەی ئەنجامدا وەڵامەکەی دەویستی.